دووبارە سڵاوتانە بە خۆشەویستانم کاتەوە هەموو کاتێکتان باش لە پرۆگرامی خۆم و خۆت ئەم جارە میوانداری خێزانێکی زۆر زۆر جوان و تایبەت کە ساڵانێکی زۆرە لە سۆشیال میدیا هەر کەسە لە بواری خۆی کار دەکات ئارشیفێکی زۆریان هەیە لە هەموو شارۆچکەکان گەورە و بچووک و مناڵ و مەزن هەموو دەیان ناسن زۆریان خۆش دەوێن و منیش بەڕاستی بە پێویستیم زانی و لەسەر داوای زۆرینەی بینەرەکانی پرۆگرامی خۆم و خۆت کە پەیوەندیم پیانەوە کرد و قسەی منیان نەشکاند و بەشداری پرۆگرامی خۆم و خۆتیان کرد. ئەویش چێە؟ نارین نەسیم. حساوی چۆنن؟ الحەمدولیلا باشی؟ ئەحواڵ کرد. زۆر زۆر سپاس. اینجا چۆنی ناری؟ ئەزە باشم مەمنون. توی باشی؟ زۆر زۆر سپاس. دووبارە بخێر هاتی. بۆ دووەک؟ بخێر هاتی بۆ سەنتەرێ ما بخێر هاتی بۆ دووەکێژی. طبعا لە سەرەتای پرۆگرام پێم باش بوو وەکو یەکەم میدیاکار کە بێم وەکو پیرۆزبایی وەکو پاڵپشتێکیش بەڕاستی کە هاوپیشە یەکترین لە بواری سۆشیال میدیا لە سەنتەری نارین کە بەڕاستی ماشەڵڵا 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 لە چای پیس بە دوور بێ کە بەڕاستی سەنتەرێکە لە سەرتاسەری عێراق یەکەمی سەنتەرە کە بەو کوالێتە بەو شێوەیە بەو جوانیە بەو ڕاقیە کراوەتەوە بەڕاستی شایانی دەستخۆشیە کە ماوەی بڵام دواتر دێمە سەر پرسیارەوەی دەکەم ماوەی چەند ساڵ دەبێت کە ماوەی چەند دەبێت کە بەڕاستی سەرقاڵی ئەم دروستکردنی ئەم سەنتەرە بۆرە جێبەجێکردنێدا ئەوە 3 ساڵە ئەمارە بە ساڵ و نیڤە پێوە ساڵ و نیڤ 2 ساڵ منە حساب کردی 2 ساڵ من نزیکی 2 ساڵە باشە نارین ماوەیەکی باشە ینی وونی دیار نی نەسیمیش بە هەمان شێوە ئەس بژم یا دیارە بوو چەم دیار نینین دازانیە برو بوو ینی وەکو جاران ئەکتیڤ نین ینی خۆتان نازان مەشغوڵی سنتەر بوونە سنتەر وای کردو کە بەڕاستی دیار نەبن بۆچی ڕاستی مژلای سنتەری بووین gelekش وەختی me bir û her wasa wanê tu zanî ez xwedan xêzanim jî ew jî û her wasa karê min jî ku em gelek girê dayin bû evî meşruî ve باش ئەی بینەرەکانت فانەکان گلیانە دەکرد ئەو بخبەلێ ڕاستە gelek gazinde jî hatin bes min her caret got bona şerh kir projeyekê hey çavarê bin vêja xelk gelek ma çavarê û ez dibêjim yanî berdkevî ئەوش ئەنجامەکەیەتی بس هر يعني اسيو اكتيف بوم بس نحت وي حديك واس خلك جالك قانع كام ودري واش من امينت اكيد لي واش من ماي از خزل برينت كام ئێستا ئەمە لە سەرناوی ئەم سنتەرە لە سەرناوی نارینە بەێ پۆستی نەسیم چی لە سنتەر ئەز قاول بوو خلاص ئەز نەسیم ئەکید ئەم ئێکین یعنی فەرق نینە با کاپل ئەکید هەمی تشتا پێک ببن و نەسیمی gelek هاریکاریۆ مکر یەکی دبێژن پشتەوان بۆ من بۆ هەر تشتێکی و پتر ئەس يعني او احساسه بو من يوتشيكري كو بين نسيم اس نشيون بتشتي بكم اس هر بيجن سوباز اكيد اكيد باشا لسر ناوي ناريني وبباري نسيم كراو جواب ده هردو منسلمه زور بدلي مو ما هردو كا جالك ضحيه دو بو بتشتي استا لسر چه باري زياتر دانا ليره فرق نينا بس مو بتري داي فرق نينا بس هردو باشا نارين وەکو مێکاپ ئارتیستێک هەدەف و ئامانجی تۆ چێ لەکردنەوەی سنتەرێکی ماشەڵڵا ئاوە گەورە ڕاستی ئۆرمۆنجام بێ چەندێ ئەوە و من ئەف سنتەرێکی وسەمازن ڤەکری نەبەس ئەوە و ئەس خوب سەر بێخم وەکی بێژن و بەرنیاز بم و ئاجێ هەزرا خوبتنێ بکەم هەدەفە من ئەوە و ئەم ستافی خوالێ بکەین و خوش دەرێ وڵاتیژی تەڵە بۆ ستافی me کورد بکەن ینی بەرەبتر دەبێژین ستافێوە بیانیە ئەن ستافی هەوە کوردن هەکە بیانی بێژن بیانی شارازاترن اش کوردەمە بێت ئەم وەلێ بکەین و کوردت مەژی ینی وەلێ بین کوش دەرێ وڵاتی هەر جهەیەکی هەبیت و تەڵە بۆ کورد بکەن و وەک ئەکادمی وەکیت بێژن کار دەست خۆش چەند کارمەندت هەیە لێرە نایە حساب کرد ماشەڵڵا gelekîn وەزارەتە ئەوەندەی بیستم لە ئێوە ینی سەرجەم کارمەندەکان هەمویان ئافرەتن ڕاستە هەمویان ئافرەتن منێ هوسایە بچێکی فیلم بۆ بەشی پیاوی تدانێ نه نەسیمیش بۆی نێبێتە ژوورەوە نه پێتوتی مقاول کلیل تەسلیم پێ گوتی باگ باشە هیچ سنتەرێک دەکەیەوە بۆ خۆت بۆ پیاوە
بو بیا چای خونه داده خو اما همو ایش دکم بو افراد نوکه پیاوی حمام ترکی هیا هر جار چند خود دلیلینن حلاق چه گواد بتن بس يعني آفرتا از راستی بجم بچک محروم جواتش دا اصلاً بجم دنیای همیه دا بس او جه اصلی نوکه حال حاضر هفتشته کیما انکو ظلم المهات یکرم بچک بجام بيت از آفرت ما بدلیلینم و هر واسه جواك سپورتا ای که دوب کن کمک آفرت ام جهنه دەست خۆش طبعاً لە سەرەتای پرۆگرام پیاسەیەکی ینی پێش پرۆگرام پیاسەیەکی باشمان بەناو سنتەرەکە کرد ماشەڵڵا سنتەرێکی زۆر پاک و خاوێنە سنتەرێکی زۆر کوالێتە و هەموو شتێک زۆر بە وردەکاری کراوە و هەر بەشەی حەقی خۆی پێدراوە و تەسەوڕ دەکەم ئەوانەی کە تا ئێستا هاتوونە تێرە هەست دەکەم زۆر هەست بە ئارامی دەکەن هەست بە مرتاحی دەکەن لەبەر بەڕاستی ئەو خزمەتگوزارانێ ئەو کوالێت و ئەو جیاز و ئەو پسپۆرانەی کە لێرن ینی شایانی دەستخۆشیەوە بەڕاستی جێگای دەستخۆشەوە زۆرچین هەلیکاریشی لەلایەن نارینەوە لە سنتەری نارین ڕایگەیاندۆ بۆ ئافرەتان پاڵپشتیوەکو ئافرەتێکیش ئەمە دیسان دەجاری تری جێگای دەستخۆشیە بە هیوام ئینشاءڵڵا خۆی گەورە ڕزقتاندا ئینشاءڵڵا باشتر بێ و لە هیچ پلانت هەیە بیر لە محافظەکانی تریش کردوتەوە بۆ مەسەڵەن هەولێر لەوێ شوێنێکی وا بکەیتەوە ئینشاءڵڵا مستەقبەلەن هزرا خوتن دەکەین مەلبەرە دا پتر ام پشتوانت ای که دو بین ام جنک آفرد خودی نسیم دولمانده اگه لهولیش انشالله بوچینه تو زنی تشتای که وصل منی دانای و اکید بیشن کاچوا من ویایه از گلک جرا چی مجها یعنی میگویی او اوک ماسیه های اوک ماسیه محاوله کردی چک ماسیه نه هلم او بوشانه تام او کسی به تفری احساس بکرد هیچ کوی الملاخو و هر تشتای که ببیتم دست خوب بینتن سنتر ما او سنتر خونی چند سالی تو اوه خونا من یا اصلا نشمش متعجب بچی قاطیه بس دست بکر پشتی موهبه من دست بکری و موهبه مش کنگی دست بکش عمر 14 13 سالیه گلک بچیک که من رسم چت کردن من حس کردی یعنی من جهه که خوی خاص هبیتن بس حتی من سرخوشل کردی و از شیام چتاکی واسه مازن وکم باشه خود لیره کاردکی با مشترکان اکید دکار کم بوچنه اتا است کارد کرده با مشترکان يعني مقصداتك واس بشن حاطوني كتشوال كده با مشتريها نه حال حاضر نه بس شو بجمعته يعني قصدي يعني تلفير توجي الشول كي بو زبونت اكيد از دکار يعني بس اورجانيزر دكي نه اكيد مش کار دكي دکار باشه چند روز لبس نشم بکار ما نشم ریم مخارب سنتر یمن هیچ ضعیف بوی که شد دابزی و ماشاءالله لبر پنج قاطع ها راستا مصعده والله پیش مصعده شو تهور لدرش بشي تدار باشش طبقه ورا سری هیچ فانی کتاب و هیچ ایشکی لیره نبی بونه مثلا لبواری بیوتیوم یکاجو وشتانه بالام حسب کردن نزدیک تو بینه سردانت بکن يعني ان شاء الله برود الله بس سيني قصيده ببره من نبي ادخل الجوب ده تجارة ناديتي وحاسكرات هذا فيري حاسكرتها ببينتن اكيد قالك هندك هم حاسك انا ما بس بنافير وصم ببينن وتقال من بن هندي صبراب متى تصبراب فيري جيت راستي باشا دستان خوش به خيردار ان شاء الله نسيم بو حزناكي من دالكتان دركوي بناصري والله زين اما ما في بيه يعني نأوى من اسمنات اكلت كم از دونم ما في زاروكي كو مشهور نبيدن بشكل برايفسي بچيكي بدمه و نخواستم جي سوشيال ميديا ما افريقيا باید تشتكي بازرگاني و باید تشتكي ركلام ام خوش ركلامات يعني ما نبيدن صباحي كوري خوشي بكينات جهك بو استقلال بكين كان پارا بور بگیرین یا رکلام اگه بگیرین وجاست في حقیقت دمه بلا مازن بد بده 18 بخور قرار بده ابخو قرار بده ود مشهور بد ود نام مشهور بتن چند دالتانه یکه کار جان نسیم باش عمری چنده 4 سال عمر دريج بي ان شاء الله خود وكو باوكيك حظدكي بناوبانك بيا لا من حاسكه مثلا اگر به ای شکی نمونه هبتن بانک بناو بانک بتن زور بهم خوش کرم بناو بانک بتن لناو بوارده ام بواره ورزشفانگی بناو بانکه نویسرگی بناو بانکه میدیا کارگی بناو بانک والله همه بناو بانک بیت او به هیچ بنات نه ما السوشيال ميديا بصناهيه نه والله قرص بناو بانک بت چونکو کره نسیمیه مثلا صبحی بجن او نسیم باب فلانیه کو ای مشهور
از بی بهمه داست کردم باشە نارین حەزەکەی جان لە بواری مێکاپ ئارتیستی هیچ بوونە مەسەن کار بکات لەبەرێ مەسەن پیاوانیشمان هەیە لە بواری مێکاپ ئارتیستی کار دەکەن مشکلە نینە یعنی ئەو ژی کارێکە تۆ خۆت حەز دەکەین ئەس خۆ منعوی ناکەم یعنی هەکەر حەزەکەتن بەس نزانم تا نەدڕێکە چاوە وەلگرتیە نا ینی شتێکی لە مستەقبەلا خۆی قەرار بدا بڵم حەز دەکەم بەڕاستی لە بواری مێکاپ ئارتیستی کار بکەم ئارتیستت هەین زاڵام زیرەکەن کۆفێرت هەین چ مشکلێتە بەڵام وەکو دایک و باوێک حەز دەکەی ینی وەکو باوکێک حەز دەکەی مەسەنە چ پیشەیەک چ کارێک هەڵبژێری وەکو حەزی خۆت وەک حەزی من هەر هیچ بوارێک بێتن ئەو حەز لێ بێت ئەمن ڕێزگرتن لەو بوارە دەگەرم بەڵام حەزی من ئەوە لەو بوارەدا پێشەنگ بێتن شتێکی نایاب لێ دەربێتن باشە سبەک پێم بڵێتن با حەزم ببم وێنەگەر یان حەزم بمە نۆژدار من نەبێت نۆژدارێکی نۆرمال بدەم نۆژدارێکی نایاب بدەم مەثەڵەن حەزم ببە کوافێر کەوافێرێکی بەناوبانگ بدەم یعنی کوافێرێکی پرۆفێشنال بێت هەر هەمی خێزان حەز دەکەن یعنی عیالت وانە شکلێکی باش نارین پرسیارێکی قورس لێ دەکەم بەس دەبێت جواب بدەیتەوە جان یان نەسیم کامیان بە پۆینتێکیش بێ خۆشەویستترن بەدڵتە نەسیم حەجێکردنەوە عیالی و یا زاڵامی جودایە ئەی باش کەوات جوابی مندەوە کامیان تایبەترە نوکە من زۆر لە فەیمەسەکان لە بەناوبانکان پرسیارم کردو ئێستا بۆ نمونە مەسەن پرسیارم لە سازانەمی کرد مێکاپ ئارتیست سڵاوڕێزم بۆیە وتم منداڵەکەت یان محەممەدی هاوسەرە وتی منداڵەکە ئەکیت مۆنێز پژمەتە بەستا بچ ئەپسیۆرە دەفنەسیمیش ئێستا لەویش دەپرسم زانام ئەو جوابی چییە جان منداڵەکەت یان نەسیم زیاتر خۆش دەوێت جەگەر گەلێکە ئەکیت کوڕێ من و زەڵامی منژی بەس جەگەر گەلێکە کەواتە جانت ئەس نەسیم زانت ئەزە چۆمە بوو جانی ئەس گەلێکە حەساسم ئێستا بە یەک وشە جوابم دەوە جانت خۆشتر دەوێت یان نەسیم هەردوو بەس جان پتر هەردوو بوومە گەلێک عزیزن بەس کوڕێ من هەموو بەس کەویت ئەس کەمەگیری نەسیم کەویت ئەزانم ئەو دڕۆبیتە بە دەزانی بەس کوڕێ هەموو گریانی ئافرەت بە زۆر شت دەگری نینۆکی بشکێ دەگری بەجاس ناوەسەمە نەسیمت نییە بۆ هەندی دەزە دڵقای من بەس بوو جانی نقطە ضعفە منە جان نقطە ضعفە منە باشە جان یان نارین نارین چکە نارین ده جانی تر بۆم دێنێت جوابەکەی خۆ بۆچی بژە جان جانجی بەس هەگەر جان یا نارین نارین یەک نارین هەیە بە جان زۆر باشە شەرمێ نه بەس هەر شڕایەخنەوەی مەخۆرێ دەیتەوە کە تو بێژ ئەس بجان یا چۆمە دەبارکە زۆر جەگەر حیزانی گەل کوڕە خۆ گەلێک باش نەسیم وەکو ینی پیاوێکی بەناوبانگ باشە پێت خۆشە تۆ هەوادار زیاتر بێ فانت زیاتر بێ یان نارین ینی زانێ ئەمە هیچ پیوەرێک بوو من نییە هەواداران بوو من ئەحساسێک خۆشی و نەخۆشی پێ بکەم ینی ئەمن تۆ هەوادارت هەیە یان بینەرت هەیە من هەوادار چیە بێ زەحمەت بەسم بێت هەوا بگەم جمهور باشە سۆرانی تۆ بۆ خراپە زۆر خراپ ما سۆرانی نزانم داشت باشە بۆچی ئەس بچێکە فێر بووم هەندی ئەزلڤێرێ بەس من تشتێک ژی نازانێ بەس ئێستا من تێدەگەم بەس کەلیمەت بچی کە هەنا هەندێکەوە ئەو ژ دێ فێر بم باش ئەوەدەبێت 4 پرۆگرامی تر بکەین تا دێ سەر باش حەزەکەی هەوادارت هەبێ یان بینەرت هەبێ یان بخۆت حەز دەکەی هەوادارت هەیە یان بینەرت هەیە من حەز نە لە هەوادارە نەم بینەرە حەزم لە هەندێک کەس ئینترستینگ بە بابەتی من هەبێت بۆ ئێستا دوورکەوتوێت و لە بابەتی ڕەخنەگری مەشغول بووم و ئەو شێوازی من ڕەخنە دەگرت ئێستا ناتوانم هەماهەنگی ئەو ڕەخنە بگرم چون کەساتی من هاتیە گۆڕان ئارمانجی من لە ژیان هاتیە گۆڕان دۆخی منی خێزانی هاتیە گۆڕان ئێستا من مناڵێکم هەیە و ینی بە پرسیارەتی من کەساتی گەورەتر لێ هاتن
او شلون بدالم او الهامي جاران بمناهي مسؤوليات زادت لها بالضبط بجد از بيش اهمال ممكن كانوا لما يجيك خلك كانوا لا شش ما يجيك خلك تا او شتنا مالك باشا بس قالك سبرايز هنا هو بدنا بجد والله تصور نعم سبرايز كانت شيء خذي من البرا مني تدعي أنا لا أنا همي قبل قنبلات قريب من قالك برنامج كان وتم يعني صحبت لا نازبرت ناقريت او برنامج صحبت بلام استا خريكي اشي كترم عندك ارمانجم هلا سوشيال ميديا بقورم يعني مثلا عندك بابتي تتواني بتنيا سوشيال ميديا بقوري نبتنيا لا اكيد لا بلام اگر توزك دهلا صدجي بقورم داف من نجاحتك ما زنا استا سيري توزك او جماهيري لنا في السوشيال ميديا ده كم سيري شي ده يعني مثلا استا انستغرام يوتيوب فيسبوك جوجل خوارزميك هي سيري تو ده كاتو حازت لتشا او شتانه برتر لك مثلا امن استا شتي زور مهم بلم اگر تو لايك نكي یا كومنت نكي بوده بوستي نسيم ناقاريتوا اگر تو فولو يعني هي خودها فولو مش كربيتن فيديو بوده نوهتن اف خلك بوروبته دي صح كي يدي فند تشتد بيسارو برچن هندي لايك كان كومنت كان بتابع تيك توك بالضبط اف تشتا بترتهن اكسبلورر ويدي خربته تشتي خبر وجنيه واف شولو ملا وجاز محاولة في بوري دخلتي هالشيار كم كو او تشوب خوي سوشيال ميديا بيس كان بيكو بحسن الدافي لايك كالت داتن بس يوتيوب بوينا صرفتن فيديو كي نشاطات بدها تحاجنا كي دوام فيديو نشاطات تو لايك كي باش تو بتر من يدوي داس خوش لهيج رخنيكي خود پشیمانی نعم هیچ کەسێکە بۆ کەسایەتەکە بۆ رەخنە لێگر پێ و پێت بڵێ هەرگیز گەرنت ئازا ناکەم شلون يعني رخنم لێگر رەخنە لێگر پێ و ئەو کەسە بە تۆی وت پێ هەرگیز گەرنت ئازا ناکەم لەبەرەوەی بەڕاستی بێویژدانیت کردو بەرامبەر من بێویژدانێکی بەرامبەری احتیمالە ئەو بە چاوێکی بێویژدانی وەرگر بکەن بەڵام ئەمن بە ئیشێکی پرۆفێشناڵ من رخنه لكاريوان همو كرتي يعني همو كارك من رخنه من رخنه لكاساتي هيج كاسك باش رخنه كدغري بقشتي بيري لدك يعني بحظ شخصي خود بعقلي خود رخنه دغري بمنطق عندك ايش هي مثلا عندك شيء مع وقت بيور هنا بيوري جواكي هي ايني هي سياسي هي مثلا سير دكي مثلا كاتي داعش هاتم رخنه لكنال كان قلت ايوا شلون لايف دكن جوان لجيجاي بيشمرقه او موقع استراتيجي همو بو داعش ديار دكن كاتي ام رخنم قرت ام لا او دزقانه قرت لا بو او بيرو بوچونم قرت بالضبط ليرة بيوسنا كات يك بمبل نسيم اوا بيجا چونكو دياره منطق باش شام يندرس نارين بيتخوش نسيم كسكي رخنقرا هندك جرأة هندك جرأة ناش بس قالك ديري مش مشكلة بس صحبتي لا تحويل كريم مال بس رخنا لنا نارين دقيقة باشا تهديد كراوي لصرخنا كانت زور ناترسي نعم چونكو او تهديده تا استا من بس شوية جدينا ما قلتوها اي قربو بجدي لا ترسي عم بيجين او خم بو او دم باشا نارين حظدكي نسيم واز دكاري رخنه قريبيني تظني ان رخنتويت اوفاكرن يعني رخنتوش جهه خدا ناس نشن بجمدي كاري بلا من هو صايني اصي واكي بجما صح منو صح حاجه كري بس تشو بجمتا يعني قالك وقت زيادات بيت خلق قالك طاغ بيت هندك دي قال رأيوي بنو هندقنا هاز بجم جاري هما بس مرفت وسطيت باش بس اكو حزوية رخنه لا نارين بقري وكو ميك اب ارتست رخنه شي لدي والله وقت ميك اب ارتست ام كاتي رخنه كي منطق رخنه كي منطق كاتي ام رخنه لقال لسركاري كي كاسك بقرم بيست لو كاردا شعر زاب بالضبط امن لميك اب شارزانين بابلم اوش دخلت يعني درست بس تو قالك جرازاني كوي جانا او ذوقا تظني كوي جانا ذوق نوبة اطار رخنه ده مثلا يك قرانيه كي بلت ناتوان بلم ناشرين تشكو ذوقي موتي ناشرين شايفك ناشرين هذا هيج رخنيك هبو كتو قربيتت بامريكا سك رشيب كيتو هبو باش تشتكي نسيمت بدلني رازقوبه عصبيوي
ئەمە عەسەبی بەگشتیان لەسەر تۆ نا هەندێک تشت بێستە ینی عەسەبیە پشتێکی شک عامە ئۆن گەلتە یعنی گەلمە بتەنێنینە پشێوەیەکی گشتی باشە عەسەبی خۆی بەکاردێنێ بۆ تۆ عەسەبی دەبێت لەسەر تۆ ئەکید ئەزۆ ئەو ئەم بەرەبترم چێک عەسەبینم تۆش ئەم عەسەبی پێک بە عەسەبی من پێگەتێنە باشە ئەگەر بەیەکەوە بە شەڕ بێن کامتان دێت نزیک دەبێتەوە ینی بۆ دەستی ئاشبوونەوە دێن ینی زوو تووڕە دەبی زوو سا ئەس گەلێکۆ بزەحمەتم کۆ بچم بژمە ببۆرە ئەم تشتێکی وسا بژە هەرژۆر ئاجز بپشتم بۆ تۆ غروری تۆ نزۆ بەس بچێکی هەماس بۆ هەندێەوە نەخۆشم طبیعەتە مێنە بە دوهۆک دەڵێت دف ناوی بڵندە نزۆ پەیفێکی بۆ ببینە ئەژی نزانم چییە باشە حەزەکەی وەکو هاوسەری نارین حەزەکەی نارین هەواداری پیاوی هەبێ یاخود نە نەگەشتم پرسیارێ بەس ئەو تێگەیژم بۆیمە حەسەکەم هاوداری پیا هەبێ بینەری پیاوی هەبێ بیرم لێ نەکردیە ینی بەو شێوازانە ئەگەر بیرم لەمە شتە بکەم پێویستە پێی بڵێم ئەکاونتی خۆ بگرن سوشیال میدیا چونکو ناتوانانی پێی بڵێ هاودارانی پیاو نابێتن باشە ئێستا ئێمە لە جوواکینە زۆر پیاو هەیە حەزە لە سکین کێرە و تاندی بەشەرە و ئەودی بەس ئەم بە شێوەیەکی تر بەرێ خۆ دەدەمێن تێگەیشتم ئەگەر بڕۆنە مۆڵێک بچنە بازارێک بێکەوە پیاوێک ڕسمێک لەگەن نارین بگرێت تۆ عاجز نابی حالەدا ناچێوە چونکو هاودەری نۆرینێ مەفەنەگەر ئێک میکۆپی بدانەتون و ئەودی بتن ئەو گەلێک جۆرە پرسیۆرکەن ینی گەل من و نەسیمی چووگە بخۆ احتیرامە خود گرنج ینی ماشەڵڵە متۆبایت من هەمی ئەون ئەوت گەلێکێ تێگەهشتی باشە بۆ خۆت میکیاج بۆ خۆت دەکەی بە بەردەوامی ئەبخۆ حەزکەم ئەس خۆ بخۆ بتۆنم هیچ مێکاپ ئارتیستێکەیە کە بەڕاستی بڵێ لە خۆم زۆر باشترە ئەکیید نوکە گەلێک هەنە من باشتر بەری من دەست پێگیرینە باشە من لەسەر ئەم پارچەوەڕقەیە کەشفی ناکەم نەزانم تۆزێک تۆزە عینادی و شتەکان کەشف ناکەی زیاتر مەغروریشی پێم خۆشە لەسەر ئەو پارچەوەڕقەیە بۆم بنووسی عینادی ئەمە زۆر لەگەلتەمە باس مەغرور نا چ بنویسم ئەگەر لە مێکاپ ئارتیستێکی کورتەیە کە هەست دەکەی لە خۆت زۆر باشە بۆم لەسەر وەڕقەیە بنووسی وعد کەشف ناکەن لە پێرچای تۆش نینن مالی مشکلات کەسێنانی ئاسم بەرە فتر مێکاپ ئارتیستی کورد ناناسی ئەبێت کورد باشتر تا بحثی غرورێک کرد و نزاچێ بخدا بە نەغرۆرە بەس وەکە متیقەتە بخۆ هەیە هەندێک جارێت لەوانەشم مەسەن خۆپەرستیوێ خۆ قورتال تو دێ باڵا بکەی بەستە مستعدی بنویسی پیا قسەی کردو ئەنەوە مستعدم بنویسم وعد بڵاو ناکەم دەزانیت چ بکە بە منی نیشان بدە و لە لای خۆت بێ وەڕقەکە نسیم چۆن تەرجمە دەکەم ئەز هەزرا خودکەم کیم واتە سەرخۆدرەتە بنویسم ئەکید گەلێک هەنەن و کە من نەبێتم بکاتە توی موقفی یەک نەفرم بۆ بنووسە کە بەڕاستی لە خۆتی بە باشتر دەزانی ئەس دەوێت تشتی چێکم ئەوەز گەلک حەژێت کەم زێدە ئەس حەژێت کەم لە خۆت بە باشتر دەزانی من پرسیارەکەی خۆم وەردەگرم زۆر حەزم لێە زۆر یابە و کچە زۆر حەزم لێ تێکەشم نەکەم ئەوش حەجێکردنەوە من ها بۆ ئێوە با دو سیقە هەبێ بە ئێمە هەندێک پرسیارمان کرد باشە دەچێن ناو بڕگەکان باشە بەس تکە با بڕگەکان جوانی خۆیان هەبێ هیچ یارمەتی یەکتر مەدە کەوتین ڕێککردم تو حازری حازرم باش خۆشەویستان
دیارێشم دەنێ زۆر سپاس دەمێ بۆ سپاس بۆ ڕووپاک گروپ کە ئەمڕۆ دیارێکیان ناردووە باشە ئاگام لە خۆشم نەما لەلایەن ڕووپاک گروپەوە بۆ سنتەری نارین پێشکەش بە ئێوە گەلێک سپاس ڕووپاک بۆ سەرجەم پرۆگرامەکانی من لەگەڵ منە سنتەری مە هەمی بۆ گول بهێنە گوڵاکێتە سنتەری گەلێک سپاس بۆ ماشەڵڵا هاتمەوە ئەوەندەی گوڵ لێ بوو دەڵی دوکانی گوڵە ئابزان باز لەوەتی سنتەرتان دانەوە بازای گوڵ فرۆشەکانیش باش بوو بەلکی ئەمەزۆنێک بکەینە گول فرۆش دەستان خۆش زۆر سپاس بۆ ڕووپاک گروپ دیاری ڕووپاک گروپ بوو خۆشەویستان دەچینە بڕگەیەکی تر دەمێ زۆر سپاسی مارکەتی بلان بازار بکەم کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە 24 کاتژمێر کراوە هیوادارم سەردانە بکەن هەفتانە بە بەردەوامی داشکان و تەخفیزات دەکەن و لە هەولێر هۆگزاخ و سێمێلێ فەرعیان هەیە هیوادارم بۆ سەرجەم پێداویستەکانی خۆتان بلان بازار هەڵبژێرن بڕگەیەکی زۆر تایبەتم داناوە لەگەڵ نارین نەسیم و دەگەڕێنەوە دووبارە سڵاوتانە بێ خۆشەویستان لە پرۆگرامی خۆم و خۆر لەگەڵ هەردوو هاوسەر نەسیم و نارین بەردەوامین بڕگەی ئەم جارەمان جیاوازە حازرن باسی بڕگەکە بکەم حازرم جەنارین ئەژێ حازرم خودێ نارین زۆر قەلەقە بڕگەی مە چییە چای خۆتان قەپات دەکەن بەڵام بەڕاستی مەکەنەوە باشە چای خۆت قەپات دەکەین ناکەوە بە هەر پرسیارێک لێ دەکەم پرسیارم لە هەردووکتان کرد بە ئیشارات جواب دەدەنەوە بۆ مەسەلەن دەڵێم کامتان جوانترن بۆ نمونە باشە تر بە ئیشارە یان دەڵێن من یان دەڵێ پرسیارێ ناگەشت بژمەتە بم بۆ دینیم بژ ئەس بە تەرجمەکەم متەرجم لێرە باشە تەواو حازرن چای خۆتان قەپاتکەن تکایە مەکەنەوە سەیری کامێرەش بکەن تووشاتە چاوە سیرکەن و چاوت مادگرت سەیری ئەو کامێرەی بکەن ئێستاوە تەواو حازری خۆت بکە 3 2 1 دەستی خۆت بەرزکە دەستەکەت بەرزکە کێ زیاتر غیرە دەکات هیچ بەڵانسێک نییە کێ زیاتر موبایل بەکاردێنێ مەکەنەوە حتا کۆتایی مەکەنەوە کێ زیاتر داوای لێبوردن دەکات کێ زیاتر نان دەخوات چای خۆت نەکەیەوە چێ هاوڕێی زیاترە من ئەیکە دوونە خلاص کێ زیاتر درۆی مەسلحەت دەکات کێ زیاتر تووڕەتر دەبێت هەردووکیان یەکتر باش دەناسن کێ تەمبەڵترە چیامەت بێت ببینم نبینین کێ زیاتر بازاڕی دەکات بازار یان شۆپینگ بازار دکات شۆپینگە کێ زیاتر دەوڵەمەندترە کێ زیاتر پارەی زیاتر خەرج دەکات خەرج یعنی سەرف دەست خۆش کێ ڕۆمانسیترە کێ بەڕەحمترە کێ یەکەم جار دەخەوێت خدایا ما حسب دەی زیاتر هەکە ڕاستیە قانونی بم و من دەوامێک هەبیت ئەکید ئەس باسی قانون و زیاتر کێ زووتر دەخەوێت کێ عیناترە سێعری ڕێکلامی کێ گرانترە کێ قاپەکان دەشوانە ماڵەوە ئەڤە و ئەڤە و ئەڤە و ئەڤە ینی جیازی ئەوتان نیە خەسارەتان نییە
از حاج غساله ناکم نه والله. دستی لازم همه تیش بدستی باشە چێ پاک و خاوێنترە هەر لە هەر لە بەجلی شون دەن دەست خۆش تەواو کەنەوە تەمان خۆشەویستان تەواو بۆنی هێنەکانی نارین و نەسیب هەموو کەشە بوون لە ماڵە خەریک چنەوە بچ کد بۆم بێژن والله هەموو لە مەسلحەتی تۆیە وانە ئارێوان والله نەسیم قوربانیە قوربانی دەستی نارینی بزانم چەند قوربانیم داوە ئارێوان ئەسلی نەسیمە کە چی کردووە باز بێ چیت کەمەوە ئێستا جاران دەیانگوت لە پشت دەمەلێکی خیانی پشتی بەرنامەم چی جاران دەیانگوت لە پشت هەر ئافرەتێکی سەرکەوت و پیاوێکەیە وەزانم لای ئێوە عەکسە ئێستا دەچینە بڕگەی هێدفۆن بۆ نارین باشە؟ باشە ئۆکێ بەڵێ خۆشەویستان بڕگەی هێدفۆنە بۆ نارین بە بەڵێ و نەخێر جواب دەداتەوە هەر پرسیارەکەم لێ کرد حازری؟ حازری دەویست بڵێ بەڵێ نارین ڕقی لە نەسیمە چاوە؟ نارین ڕقی لە نەسیمە شتێکین تێناگەم ئەی باشتر باشم والله نارین ڕقی لە نەسیمە بەڵێ یان نەخێر دوبارە نارین ڕقی لە نەسیمە سەفەر چ سەفەر بەس بژی بەلێ یا نەخێر بەس بژە بەلێ یا نەخێر نسیم دەبی ئەفۆ بەس نۆڵف لبینێت بەس بژە بەلێ یا نەخێر ماسەکە تێنەگەم بچێ ئەوەی خۆت هەستی خۆت باش ئۆکەی بڕۆین حازری بەلێ نەخێر هیچ لە مێکاب نازانم نەخێر تێناگەم خۆت شتێکی دەبێ خۆ نارین ڕقی لە نەسیمە دوبارە نارین ڕقی لە نەسیمە نه هیچ حەزم نەدەکرد منداڵم هەبووە نه ئەمازار بژم ناز هەر شتێ ناگەم نه حەزم لە پارەیە نەسیم لە ماڵە حەزم لە پارەیە بەلێ لە هەموو مێکاپ ئارتیستەکان باشترم دوبارە لە هەموو مێکاپ ئارتیستەکان باشترم نه نه پەشیمانم لە پرۆگرامی جوانکیلە پەشیمانم لە پرۆگرامی جوانکیلە نه نارین بیوتی سنتەرم هیچ بەدڵ نییە دوبارە نارین بیوتی سنتەرم هیچ بەدڵ نییە بەلێ ئەس مەجبورم جواب دەم ئەس تێناگەم بەلێ ڕقم لە پرۆگرامەکانی سۆرانە دوبارە ڕقم لە پرۆگرامەکانی سۆرانە بەلێ چیە؟ ئای خودێ خۆزگە دە منداڵم هەبووە نەخێر تا خێرە ڕێکلامی مانگانم $1 دەفتەر نەخێر ئەمە چیە شتێکە بەس دەبێ خولاب لبینە ماشتەنینە هەمە خۆی ئەس تێناگەم والله حەز دەکەم بم بە گۆرانی بێش نه باش زۆر ڕقم لە خۆمە بەلێ کوڕەکەم 1000 قاتی نەسیم نه ستۆپی نییە دەڵێ حەبینای خواردووە نا کوڕەکەم 1000 قاتی نەسیم خۆشتر دەوێت
قهوة حاش قهوة كم تایبەت کۆفی ئەنێرژی کوڕەکەم 1000 قاتی نەسیم خۆشتر دەوێت نا قالك بلندا والله 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 تقشتم نەسیم زۆر لێم تووڕە دەبێت نسيم چه؟ نەسیم زۆر لێم تووڕە دەبێت نا نازام هیچ خواردن دروستکەم درست كم؟ نازام هیچ خواردن دروستکەم شێفێکی درست دمش بموقفي بينا درس ڕقم لە خەسوو خەزوورمە دوباره ڕقم لە خەسوو خەزوورمە شوربة؟ ئەمە بژە بەلێەوە ناخێ ڕقم لە خەسوو خەزوورمە نا خەسوو خەزوورم خۆش ناوێت نا نا ئەو خۆت نەگە بەر بژنە نا چینە 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 خلاص؟ تەواو دەست خۆش باشه همه بس وصابه بنت خود شتك تنتقاش بەس پرۆگرام خۆت ببینە بزانت چت گوتی طب خده بزانت شەڕێکم بۆ دروست هذا کردی كربت مش مفاد متى قلت كربتاش تبد كربتاش تبد اما ادخل لا لا جدل ئێ نكاد ناسمي بينين كادو تكاد بڕۆین خۆزگە لەگەڵ نارین زەواجم نەکردم خۆزگە لەگەڵ نارین زەواجم نەکرد ناخر پارە زۆر گرنگتر لە نارین شو پارە زۆر گرنگتر لە نارین بله طبعا اشترك ما جدا هوا أمام سري یەک دقە یەک دقە یەک دقە یەک دقە پلیس پلیس نارین و هیچ بەدڵ نییە ناخر هاوشيش قلشان خۆزگە زەواجم نەکردم ناخر هیچ حەز لە منداڵ ناکەم بله اما تبكي كاني نارین بەس مێکاپ نارین بەس مێکاپ ئارتیست نییە ناخر هەموو کەس لە نارین باشترە شو هەموو مێکاپ ئارتیستەکان لە نارین باشترە رجل ناخر بله ناخر بله ناخر نزود شد بي ناخر فەیسی نارینم هیچ بەدڵ نییە شو فەیسی نارینم هیچ بەدڵ نییە خدا تو ده خود گیت معاشەکە لەسەر وەیە نبا مستر بين تشتاق واضح لي ده استاذ كان نوکە مستەربینم نارین هیچ جوان نییە ناخر فەیسی ناریم هیچ بەدڵ نییە ناخر ناخر بقول ناخر نابێ نا نەخێر بەس نەخێر نەخێر نابێ $2 ملیۆن لە سنتەری نارین سەرف کردم بله ایدی انا بجم بله اما دبی راچم ناخر من بەس ڕەخنەگر نیم ناخر نابێ نا بەس نەخێر نەخێر نابێ من بەس ڕەخنەگر نیم ناخر من بەس ڕەخنەگر نیم ناخر اما ناخر هذا بخو ناخر گیرم حتی آدمایی پەشیمانم هاتمە پرۆگرامەکەی سۆران بلا و بله بی اصلا بابا ما تشينت كان كاني وخذ مشكله خلاص ناراوە مانگانە بە $100 ڕیکلام دەکەم ناخر ناخێر هەرۆژی من قسەی دەکەن ناخێر ڕقم لە خەسوو خەزوورمە شو ڕقم لە خەسوو خەزوورمە ناخر ڕقم لە خەسوو خەزوورمە ناخر ناخر ڕقم لە خەسوو خەزوورمە بله خلاص تەمان خۆش ئێستان بەس ئەو بەڵێی دادنی دەست خۆش خوشتر بس مشكله موازنه بس تقالك فقري ساقي تقدا باش دزاني باشی سیر کە عندك نا باش دەست خۆش لێگەر با لەوێ بێ
زۆر سپاس بۆ کۆفێ ئێنێرژی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە لەگەڵ کیکس کە بەڕاستی تەواوکەری یەکن ئەوەی من دەبڵ ئەسپرێسۆیە تام و لەزەتێکی زۆر زۆر خۆشی هەیە هیوادارم تاقیکەنەوە کۆمپانیای بیجیتی هەموو کات باشترینەکانی ماوادی باشی هەیە اینجا لەسەر جە مارکێتەکانیش دەست دەکەوێت نەسیم زۆر ڕازگۆ بە لەگەڵم داوای گردن ئازایی لە چێ دەکەی کەسێکێ لە ژیانت کە کەسێ حوسانی نەکۆ من مثلا من ئێشان بێت حتى طەڵەبات گردن ئازایی بجێ بکەم گردنی چی ئازا ناکەی وەڵا دوو شەخصە سەری مەدە لە سەری مەدە دەتوانین لە سەوەڕقەی بۆ بنووسی نانیاسی هەنە بەناوبەنگن باش ئەو کەسانەی کە لە ناو سۆشیال میدیا ڕخنیان لە نەسیم گرتووە گردنیان ئازا دەکەی ڕخنە باسی تویان کردبێ بە خراپ بە خراپی باسی من کردووە ئەو خودێ گردن ئازا ناکەم ئەوی تشتێک کرد هەر پازای کۆ پێ بکەخ و بڵاتە حەملە مەسئولیەتی کرد ئەوێ خەبەر گوتینە من ئەوێ مەڕۆ بەردۆی خەبەرەوە بێشتە من یان پارە دۆ بتەیەکی تشتا سەرمی نەخۆر ئەو خودی واز گردنەوە ئازا ناکەم پارەیان داوە بە هیچ کەسێک کە قسە لەسەر تۆ بکەن نەجارێک جاران زۆر باش نارین لە مردنی چێ زۆر دەترسی چێگەرە من کوڕێ من انشاءالله عمر درێژ بێ مەمنون خۆل لە مردن دەترسی پشتی يعني پشتی من جۆن هەبووی بەلێ ئەس بتر هزرا جۆنی دکەم ئەس بژم هەکەر ئەس مرم بەدێ کیچەوێ خودت ڕاستە نەسیم البێرە بەس هەر بینم کۆ بەلکی پیچێکی بمینتە بێدەی کۆ بسا خوا نەخواستە نارین لە ژیان نەمێنیە انشاءالله عمری 1000 ساڵ بێ نەسیم ئامادەی دووبارە هاوسەرگیری بکاتەوە چی پێت بڵم ئاخفتنەکە دیپلۆماسی بێژمەتە نازانم من هەزرا خۆت هەندێدان ئەکید نە ناکەوە ئەگەر ئەس ڕخسەتێ دەمێ عادیە گەرنی ئازا دەکەی ئەکید ئەکەوە بۆش بیتن بەس مێکا پارتیز نەبێ نارین انشاءالله عمرتان و تەمەن بەدەستخوایە مردنیش ینی بۆ هەمومانە نەسیم خوا نەخواستە لە ژیان نەمێنێ دووبارە هاوسەرگیری دەکەیەوە نە ئەو پرۆگرامە لەسەتە مێژوو بۆ ئارشیف دەمێنێتەوە نە نە دووبارە ئەزرا خۆ بکێ نا تۆزانی بوو چی نەژبەر هەندێ هەما تشتێکە خواستە بەعی من باش قەت وەسیەتت کردووە نووسیتەوە دەتوانێت ئێستا وەسیەتی خۆت بکەین نا نەشم بێژم بۆ نەئی لە واسیە تشتێکی بێت ملکێکی بێت ئەم شاخێ بچێکی بادر ئاخفتنا من یەک دقە پرۆگرام ینی هەموو ڕیتمە باشە زۆر پێکەنی لەگەڵ گریان و لەگەڵ حەزین و شتانە نیم بەڵام ئیتر دیسانیش دەڵم مردن بەدەست خۆیە دەستی خۆ بەس ئەو پرۆگرامانش دەمێننەوە هەما پشتی يعني من جون هبوي أس يو حساس بويم جالك باش من هاش خوجي نمايا أجر نارين وصيت كوصيتي نارين شيء أس نشم بيجم نايلا مروف وكي مقول يا تمام اسمه لك نايلا وكي مادي أو شتانا وكي مادي أو شتانا نيانا وصيتي تو بونسيم شيء جاب خوباش بدا جوني وصيتي نسيم شيء بو نارين كوبي بيست وصيت نينا هيك لمردن ناترسي نعم تشتكي مقدر تشتكي خدي حاسكي من في ناطرس لبيري لترسي نارين بيروتي نعم تشكله خوش امروف همي عمره درباز بيت منا باشا كسي لجيان زور ازاري هيك خدي عمر بو مهله حتى هنجي الحمد لله وشكر ان شاء الله عمر دريج ان شاء الله ممنون
کەسە بۆ لە ژیان زۆر ئازاری دابی دوباره بەڵێیان نەخێر دوباره که کەسەیە لە ژیانت زۆر تۆی ئازار دابێ ناڕەحەتی کردی کەسێکە تحاولەتە گەلێک تا بله گەرنی ئازا دەکەی بەری نوکە من ئازانەت کرد بەس سنوکەت بژم ئەس ئازاد کەسێ لە ژیان گەرنی ئازانەکەی نه هەبوو بەس نوکەن نەمایە نییە ئێستا لەو پرۆگرامی تر ئەوە بوویان پێ ئەس نوکە ئازاد کەم بەری نوکە من ئازانەت کرد بەس نوکە ئازاد کەم کەواتە و پرۆگرام بوو بە خێر و بەرەکەت بۆ کەس بۆ نەکەم ببینت نابینە نه بۆی بنێرە لە واتساپ دیرە گەلێک باشە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس سپاس بۆ تەژی تو بخێر هاتی زۆر خست انشاءالله بێتە خێر و بەرەکەت دەبێت بوسەن انشاءالله وڵای چوومەتە شوێنەکەت خێر و بەرەکەت بوو انشاءالله ئێرش دەبێتە خێر و بەرەکەت و ئەوەی کە من بینیمە لە نزیکەوە لە سنتەری نارین بەڕاستی شوێنێکە زۆر جیاواز شوێنەکە پڕاوپڕ لە جوانی کوالێت شاز ڕاقی و ینی حەقی ئیشەکەی داوە بەڕاستی ئەوە زۆر زۆر گرینگە دڵنیاشمەوەی کە بێت ئێرە پەشیمان نابێتەوە ئەمە مجاملە نییە ئەگەر ڕکلامیش بکەم ڕکلامێکە کە بەڕاستی شایستەیە شایەنێتی کە بەڕاستی باسی خۆ دێ دەبینێت یان طبعاً خۆتان وەرن لە دوای قسەکانی من خۆتان وەرن ئەگەر وانە بوو من خۆم لە جوفای خۆم پارەکەتان دەدەم حەقین پێشم خۆش ینی زوو بیل لە تەخفیزات و داشکانیش بکەنەوە ناکید نارین هەر خۆ تاخێک بیر نەگیریە هەنیازت ناف دۆمە تاخێ هەژۆرە تاخێ ناوان تاخێ لاگژاری هەنێکی تا خوب دیت سنتەر 6 طابقە محاولە کردیەک و هەمی مفاژە بینانی ناخەتێک بێت و بابا بۆ زەنگینەوە چێگیری ئەوان باری هەمی ئەدنام هەرێکی دیف حق دیف ساقوان احتمالا گەلێک و هێزرێ بکەن دەبژن کە هەمی کەس نەشن سەردانۆڤێرێ بکەن بەستێ هەمی ناوعشێن ئەنەبێرێ نانە بە چاو قرار مەدەن خۆتان وەرن لە نزیکەوە شوێنەکە ببینن نرخەکان و سعرەکان بینن کوالێتەکە ببینن دڵنیام ئەو سعر و ئەو نرخی دانراوە ینی لە کوالێتەکە زۆر زۆر خواتریان داناوە لە بۆی هەدەف وامان جوان خزمەتە نەگەوەی کە بزنسەکە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس کۆتا داواکار پرسیارم ئەوەیە کە قەت هەبوو نەسیم گۆرانی بۆ بڵێ ناهێریت دەبێت بدە بژم سەرۆنێکی نه بۆ نه ببوورە بەس دەنگی گەلێکی نەخۆشە نەسیم بۆ ئازبوونی نارینیش دەتوانی گۆرانێکی بێژی خودم من نبتی سعجب بکەم تظني وقت محاولات كانت سترونا كادم صهري بيجيتن بسحكي سترونا اي كي دي هرنا او لحن ونا او بازار او شرقه او لغربه هم خل حنجد جهري نديف توني تشم نديف مقامش نديف رتم تشم باش نارين قد قراني بوتوي يعني خوشة از خو حاج دنگ خونا كما ما سند تجربه باش استاد كوبلي قراني ما فيش لا لا بالا برساركي زور قرص قطارت كم با كشف نكم اس نو بجم برساركي زور قرص تصيق ناس نخوش اسيان صاخر بيش حفله طبورن تصيق نخوش بندري كاكلو حفله ورج نخوش يعني باشا دستان خوش بي زور زور يعني بالوزات لكاتان نگرين اما رجامان دوره دبي بقرينوا بقولي خلقي دوق دله اربيله تشينو اربيله دستان خوش بي سپاس بو پيشوازه سپاس بو روپاک گروپ کا بەڕاستی ستافێکی گەورە لە پشتیان پرۆگرامەیە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ نارین و نەسیم ئینشاءالله سپاس بۆ هاتناتە زۆر سپاس کاتێکی خۆش ماڵاو